تایبەتمەندیە کە هەیل دووکێ ئەم پێتوی هەندێک ئەم هەمی پێک بە هاریکاریە کدۆ بین هاوپەیمان بیت ئەحزاب دیبن گۆران بیت کۆمەڵ بیت ئێگتۆ بیت ئەف حزبە هەمی تڤیا علاقات توا ڕۆژ بە ڕۆژێ پتەلێ بێن و حتى ئاستەکێ باش ئاستەکێ گونجای الوێرێژی ما پێخۆش بوو وەکو پارتەکانی وەکو هێزەکانی وەکو ڕێکخراوەکانی ئەوریکە پەیدا بوو دهۆکێدا ئەم علاقاتە دیگەل درستکەین بۆ پاشەڕۆژێکە گەشتر ئینشاڵڵا بۆ مستەقبەلێ ملەتێمە و مستەقبەلێ کۆمەلگەهێمە کە کۆمەلگەهەکێ بندەستە مەدوێت کادێ چاوە سەرەدەریە دیگەل کۆمەلگەهەی خۆکەین بۆ پاشەڕۆژێکە گەشتر خێر هاتنا شاندێ مەڵبەندێ نەهێ یه کمال اسلامیت کن که و بجارایی که دو ایکی هم وکو پیروزبایی ما ایکو دو دیدیه بم تفدم داشته هلبت خواندنا که هفرامه هی بو پیوندیت تایبجی هر چهار آلین کو دنگ لحاتینه دزین پشتی هلبجاتن دوازده کلانه که این همی زانن پشتی هلبجاتن دوازده کلانه اف هزیتانه او هزینی کو دنگ لحاتینه دزین و سخت کاریه که زور الگلوان هاته کرن بویا گرینگ ام پیوندیت خوب بین آسوه که دیب خورتر نخواست امیل درگه هلبجاتن دیت پارلمان کردستان ده که اینج زانی بری نهج ده هر چهار آلیان بری چند روزه که هف پیمانی که هف بش یا راگه هندی بکو لیست کو قواره که یا ایگرتی بو اگر هر چند او هف پیمانی دی بو سردری کردن بیتن گل پروسه سیاسی العراق ده بو دانستاندن گل پیکینان حکومت یا عراق یا تازه ده لیدی سانج برکو ام درگه هلبجاتن آن داینه گرینگه دیسان تایبت اف هر چهار آلیان